ئاژیانمانی ئەوە تاتیان بۆ مەعاشی کوڕەکەمەکە کوتکوتیان کرد کە زازانێکە کوتکوتی کرد بۆچی نامدەنی پارەی لێبراوی کۆمەڵکراوی خۆمانمان هەیە کە چەند ساڵانی تەمەنمان لێمان بڕاوە کوڕەمان شەقیان لە کەمەندامدا پال لە بەردەم پەرلەمانە کە من لە کاتی خۆیان بماتەوە هێنە موچی من پێنجیوانیەکەم بوێ ئەنێمە ڕاستە دیموکراتی ئاوایە ملت ئاوا بەخێکردن ئاوایە حتى ضريبة لسر روشنكش خلاوة سر إلا ضريبة نبي هواك ورقري أجر حموي ضريبة يحتيا تودق نيبة كيف ناتوانێ واز بێنێ سوکی واز بێنێ و میلەتە پاشەڕۆژ دادگاییەکە بە 4 مانگ خەڵکی شارەکەین هەر ئەوە نییە عەرەبانەیە بگرم هیچ شێلم بفرۆشم لەمە دوا شێلم ئەفرۆشم بۆ حیابردننی مەسئولەکان باوەڕکە لێرە لەم وڵاتەیە لەدایک بووم حەزی شەکەم لەم وڵاتەیە بمرم بەڵام بەخوا حەزەکەم ئەوانەی ئاوا ئەشکەنجەمانیان یەک بە یەک پێش من بمرن و پێش ئەم خەڵکە و ئەم برادەرانە بمرن. الويراني كاكيما ويراني مجارك تقريبا اسا شانزة من للانا ادواء واش ازاينشي بزستان ام مبارانا من لئيا ام هنا يعني حسابي بو ام تقاعدنا تقاعد يعني شيء تقاعد يعني تواويتر ابي خدمتي بكي حتى شد ابي كراو بو ام ملته والله امانه اوها دسين خصوت بيني ام ملته وتيكيتر چیان لەگەڵەکەی ئەوێری چی بکەیت ناوێری قسە بکەیت ناوێری کاکە مزاهراکەیت کوژن قساکەیت نابێ حتا زەریبە لەسەر ڕۆشنەکەشەوە خراوەتە سەر ئیلا زەریبە نەبێ هەواکە وەرەگری ئەجر هەمووی زەریبەی هەیتیایە تۆ دەنگەی بەچێ بۆ میلەتەکە چاک نییە چاوی لە میلەتەکە نییە چاوی لەم میلەتە ڕەچوڕوتە نییە ئەوە تەها سەیری کە بزانە خەڵک چی وەستاوە هەمووی پیرە هەمووی پەکەوتووە ناتوانێ بڕوە ئەمە حرمەتەکەیانەکە ئیگرن وەرزستان سیر کە ئەم هەموو باران و بەفرە لێ ئەیە ڕقەبی دەوانەیە نیوەی نەخۆشەکەوێنی سەلام هەیە لێرە مردووە کاکە ئەمە بەرچای خۆمانێ کابرا هاتۆ ئیسعافاتۆ بردوانە بۆ خەسەکانە مردووە معقولە ساڵێکە معاشمان وەرنەگرتووە 3 مانگیش لە پاڵیا سێ وەرنەگری نەوەڵا ناڕوە نەوەڵا ئەوە نەما قەرز و قۆڵە کردووە خەریکی قەرز و قۆڵەینەوە پارەکە چی وەرەگرینەکەنەوە دەستی قەرزە ڕێزێکی بۆ دابنیان خەڵکەکە کە چێتە ژوورەوە بۆ ئەوی کەوا ڕێک و پێک بچێتە ژوورەوە خۆی وەرگری و معاشی خۆی وەرگری و بێتە دەرەوە ئیجینایی چی کەمان نایە والله سیستەمی موچەی چی سیستەمی موچە لە وڵاتان لە عێراقیش پارەکەی خۆی ئەچێتە سەر حسابەکەی و لە هەست بانقی بێوێ وەریەگرێ ئێمە ئەو شتانە نییە ئەبێ ئیلا لەم بانقە بێین وەریگرین ئەویش بە 2 مانگ کسوور ئەنجا پارێکمانێنە هین دەستوری خانەنشین دوای دامەزرانی حکوومەتی عێراقی ئەو ساپیان و دەوڵەتی عێراقی لە 1930ەوە هینی موچە هێن هەیە خانەنشین یعنی ئەکاتە 87 ساڵ لەوە پێش 87 ساڵ لەوە پێش موچە پارە لە خانەنشینەوەکێ بە ملیارە دۆلار لە سنووقی هێنا بووە خانەنشینا بووە ئێستا لیژنەیەک دروست کە 10 دیناری تەبعی تیانەماوە ئەمە هیچ ئەوە لێ برا دومینی ئەوە ئەمە پارەی خانەنشینە منەتی تیا نییە نوێنەری هین وتەبێژی حکوومەت بێت خۆی گیفکاتەوە وەکو مژدەیەک وا بۆ خەڵکە وەرن موچە وەرگن موچە ساڵی ڕابردوو 2007 3 موچە درراوە بە خانەنشین یعنی 9 مانگیان خواردووە ئەمە لە دووی دوانزەوە ئێستا چەندی 60 هێنەکە 100 ڕۆژە ئەمە یەکەمین هێنە گەورێ ئەمە یعنی بە حەقیقەت تاوان هەرەوە نییەکەین کە ئەمە تاوانێکی زۆر گەورەیە لەم خەڵکەیەکە ئێوە ئەگەر ئەم خەڵکە ببینن هیچی لە 60 و 70 ساڵ کەمتر نییە هەمووی ژیانێکی
زۆر ناخۆشی هەیە میسالێکی هەیە ئەڵێ کە جام پڕ بوو لێرژێ من تکام وایە ئەو بیل لەو قسەیە بکاتەوە با جامەکە لێ نەرژێ کە لێرژە زۆر خراپ لێر سێ مانگ و شتێک ئەدی سەبرێکێوێ تەحەملێکێوێ تایسە من ناوی و برادەرم لە بیر چوو بۆوە دە دقیق مەراقە خۆمەتا بیم کردەوە برای مینەوەتە ڕەفیقمە یعنی ئەمین مێشکمان ناوی لاتۆ شتم لە بیرە چێ لەکەیەوە لە سەرەوەستاوە وەڵام من لە هەشت دەویستۆ بۆشت ئەمت بە سێ مانگ و نازم دە ڕۆژە 15 ڕۆژە 980 دینار وەرەگرم من هەموو مایەت نزیکی 100 دانە دینارم بە دەرمان شوەکەم 120 دینارە بە دەرمان ئێمە لە زۆرمان لە سعات 5 لێرە وەساوە بۆ سرە من کە لێرەکانم لە سعات تقریبان 7:30 چارەک بۆ هەش لێرە بووم تا ئێساکانە بە سعاتێکی تریش ناسمە ژوورەوە ئەمە موچەی مانگی 3 ساڵی 2007 وەریەگرێن بەڵام من بە موچەی مانگی 3 2010 دەزانم چونکە ئەوانەی کە ڕۆیشتووە دەستم لێ شۆریوە نیهایەن بەتەمایە من 3 ساڵ 4 ساڵ لە شەڕی عراقێران کە فەرمانبەر بووم دیناوم بۆ حەسکەر بە احتیاط ڕۆژێک موچەم دوانە کەوتووە ڕۆژێ مناڵەکانم بێ خۆراک و بێ ئەرزاق نەبوون و کەسیشی قسەیەکی ناشرنی پێ نەوتم لەسەری شتێ جوتیار و فەلاحی ئێمە ئەو ساکانە گەنمی ئەکرد حکوومەت وەری یەگرت و نەقت پارەکەی داتێ بۆی دەکرد بە ئارد و بە هەرزان تریش تەسلیمی دەکردەوە بەڵام ئێستا بە عەکسەوە لێشی وەردەگرن و ناشی دەنێ هەتا لە ئاردەکەشە کە ئێساکانە ئەیەن بە خەڵک سیرەکەی ئێساکانە من چووم ئەم بینی پێشە مانجی 8 9 و 11 هەر نەیانداوە خوراوە ئەڵێ مانجیەکە وەرن وەرگرن والله ژیانمانی ئەوە تەتێم بۆ مەعاشی کوڕەکەمە کە کوتکوتیان کرد کە زادانێکە کوتکوتی کرد بۆچی نامدەنی پارەی لێبڕاوی کۆمەڵکراوی خۆمانمان هەیە کە چەند ساڵانی تەمەنمان لێمان بڕاوە کوڕەمان شەقیان لە کەمەندامدا پار لە بەردەم پەرلەمانە کە من لە کاتی خۆیان بماتەوە هێنە موچی من پێنجیوانیەکەمەوێ ئەنی ئەمە ڕاستە دیموکراتی ئاوایە ملت ئاوا بەخێکردن ئاوایە حتى ضريبة لسر روشنكش وخلاوة تسر إلا ضريبة نبي هواك ورقري أجر حموي ضريبة يحتياها تو دقي بچه ناتوانێ واز بێنێ سوتی واز بێنێ و میلەتە پاشەڕۆژ دادگاییەکە بە 4 مانگ خەڵکی شارەکەین هەر ئەوە نییە عەرەبانەیە بگرم هیچ شێلم بفرۆشم لەمە دو شێلم ئەفرۆشم بۆ حیابردننی مەزوولەکان باوەڕکە لێرە لەم وڵاتەیە لەدایک بووم حەزیشەکەم لەم وڵاتەیە بمرم بەڵام بەخوا حەزەکەم ئەوانەی ئاوا ئەشکەنجەمانیان یەک بە یەک پێش من بمرن و پێش ئەم خەڵکە و ئەم برادەرانە بمرن والله وابدام ساڵانەیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد و مەکتەبی سیاسی هەموو حیزبەکان و هی حکوومەتیش وا بزانم ڕۆژان لێ تێک چووە ئێستا لە هەرێمی کوردستانە مانگێک وازانم 365 ڕۆژە وڵی بڵێم چی بڵ سەر لێ شێواوی خۆیان سەریان لە خۆیان شێوان و سەریان لە خەڵکی شێوانوە وی بەڕاستی یعنی ئێمە تا ئەم موچەیەش وەرەگرین چەند مانگێ جارێ یا ساڵی جارێ ینی ئەشکەنجەیەک ئەبینین ڕەنگە لە بەندیخانەکانی ڕژێمی پێشووشە خەڵکە گیراوە هەر هەمان ئەشکەنجەی بینیوە لەمە زیاتر نەبووە یعنی هیوای تایە بە گۆچانە ڕوە هیوای تایە قاچێکی یعنی نییە یعنی هیوای تایە دووسێ نەخۆشی هەیە گورچیلەیەکی نییە نەخۆشی دڵی هەیە فشاری خوێنی هەیە ئەمانە هەموو لەم ڕێزای ڕاوەستن و وەڵا لەم هەرێمەیە شتی ڕەوا ماوە هیچ شتێکی ڕەوا نەماوە لە هەرێمە بەڵام ئیتر با بڵێن
چارەنووسمان ئاوهایە ئێمە پابەستین بەم وڵاتەوە و بەم نیشتیمانەوە و من خۆم کەسێکم لێرە لەم وڵاتەیە لەدایک بووم حەزی شەکەم لەم وڵاتەیە بمرم بەڵام بەخوا حەزەکەم ئەوانەی ئاوا ئەشکەنجەمانیان یەک بە یەک پێش من بمرن و پێش ئەم خەڵکەوە ئەم برادرانە بمرن. معاشی وەرنەگرتووە؟ ئەی بۆ دانیشتووی؟ وڵاتم بە وەستام تا بەم بکەن تا بڕۆم تا نۆرە مەریە وەڕۆم. ئەوە موچەی کێ وەریەکرد؟ موچەی مانگی سێی پاش. یاکی وای کردو دابنیشی؟ من عمرم 80 ساڵە. 80 ساڵ؟ والله تقريبا 16 مانگمان لایەنێ تەقاویت بەخەت ئەم پەرلەمانێک وە ناگرین 50 تەقاوت بەخەت ئەندام پەرلەمانی وە ناگرین ئەسڵی پەرلەمان بۆ کوردستان پێویست ناکەم 4 کەس دانێ بۆ مەجلیسی شورا پێویست ناکاتەوە. چی وای کردووە لە سەرەکە بێتە دەرەوە لێرە دابنیشی؟ وەڵا بێتاقەت بووم بە پێوە ناتوانم. ڕەوایە بەم سەرنوشت سپیەوە بۆ تەمەنە زۆرەوە بێن لێرە. ڕەوای چی فەرموو ئیسا لە ئەوروپا نییە هەر خۆیان پارەکەی حازرەکەن و ئەیبەن بەوەی لە هەموو شتێکێکە ئینیەکەن یارمەتیان ینی مسۆگەرە بۆ هەموو شتێک تەقاوی دیانی بە تەمەن بوو تەمەنی چوە سەرەوە مەسەلەن هاوکاریەک لێ پارەکەی خۆی بۆ دەتەمەن پاشایە ئەوەی تەقاویت بێ ڕێز جمهوریش بەغیلی بێ جگە کەمەندام کورامان لێرە چی کورامان شەقیان لە کەمەندامدا پال لە بەردەم پەرلەمانە ئێتوانیە باس خۆی با جوابی قسەکە ئێزافی بکەم ئەندام پەرلەمان وەزیر مستەشار سەرۆکایەتی بەغا جاڵێم هەردووکی تێگەی ئەو مەعاشانە کەم کرێتەوە نەوتیشمان نەبێ هی نەبێت. ئەو موچەی کێ وەریەگرن مامەکیان؟ خۆشم نازانم 4 مانگم 3 مانگە 4 مانگە هەمویان 4 هیچ شتێک 4 مانگە وەرنەگرتووە؟ 3 مانگ بە حقیقی 3 مانگ هەموو ئەوەی کە ئێمە پرسیمانە موچەی مانگی 3 ساڵی ڕابردووە. بەڵێ پارەخۆ هەموو لێ پرسە هەمووی ئەمە هەموو یەک جینە یەک وەری تەقاوت هەموو یەک وەری ئەوە نێ بڵێ ئەمە وەری کوێ هەمووی ئاوایە 3 مانگ 4 مانگ چی وجدانی قبولەکە 3 مانگ معاش بیت ئێستا بکەم هەیە کرەخانووەیە پێشمەرگەیە خانووەکەی خۆم پارەکەی بوو یعنی ئەوە حاڵە حکومەت دەبێ ئاوا میلەت بەخێوکە ئاوا چاوی لە خەڵق بێ بەخێوکردنی میلەت ئاوایە قەت ئەوە ڕاست نییە باشە حکومەت کە میلەتی لەگەڵانە بێت چی دەسەڵاتێکی هەیە حکومەت لەو میلەتە پێکاتەوە ئەو میلەتە ئەوانی پێگەیاندووە تێگەی برای بەڕێزم بەس کە هیچ بۆ فەقیر ڕۆژارەکە میلەت ئەوانی پێگەاندووە بۆچی ئێستا خراپی حەقی ئەو چشمان بۆ خۆیان نازانن ئەم میلەتە قوڕ بەسەر هەمووی بەتەمەنە خەدمی بش باشە گوێ بگرن ئەتەوێت چیان پێ ئاگال معاش لە کاتی خۆیان من ئاگال لەو میلەتە بێ ئەوە کە خۆیان بۆچی ئەو میلەت ئازار لەبێ یارمەتی و میلەتەمان حکومەتم بۆ چییە کە من دارێک بڕوێنی کە سێبەری نەبێ بۆ چیمە ئەو حکومەتم بۆ چییە کە تۆ هیچ استفادێکی لێ نەکەیت حکومەتی ئاوا نابێت وەڵام من هەرچی بڵێم زیاد ئەم حکومەتە نەگوێ هەیە نەچاوی هەیە نەبیسێ ئەزانێش کسی هێناوە ناتوانێ واز بێنێ سوتی واز بێنێ و میلەتە پاشە ڕۆژ دادگاییەکە هەتا فیشەکێکی پێ بێ مقاومەکە و تەسلیم نابێت ئەوە ئیتر کورد مختصر هیچیش پێویست ناکات بیڵێ ئیلا ئەبێ ئەگەر قبول بکا لە ڕێگەی دەنگدانەوە هەڵی نەبژێری بتوانێت تەزویرەکە پارە دەنگ ئەکڕێ عەرەب تەعینەکە وڵات من ئێستا لە هێنارتی باز جار ئەبینم وڵاتێکی گەورە 12 ملیۆنە 1500 چەکداری هەیە ئەم 500,000 چەکداری هەیە بۆ چیەتی بۆ ئەوەی خەڵکی پێبکوژێ کاکە جێشەکەی سەدام لە نەکەیان باشتر بوو بۆ کوردی تیا بوو شیعی تیا بوو شیوعی تیا بوو وەتەنی تیا بوو دەستێ پاراز لە خەڵکەکە بەڵام ئەم پارەیە هاتیە لێ بۆم بکوژە لەبەرەوە ئەم ڕقترە ئەم مشکیلەترە تۆ ئەزانی ئێمە ئەمە موچەی مانگی 2007 وەریەگرین ساڵێک پێش ئێستا ئێمەی خانە نشین لە هەموو توێژێکی ئەم کۆمەڵە زیاتر ستەم لێکراوین چونکە ئێمە ساڵانێکی تەمەنمان بەسەر بردووە لە خزمەتی ئەم وڵاتە لە وەزیفا
ئێستا توانامان نەماوە هەمووی پیرە هەمووی پەککەوتەیە هەمووی نەخۆشە بڕۆ سیر کە سەیریان کە بزانە زۆربەیان زۆر نەخۆشن ناتوان ئیشی تر بکەن ڕەنگە فەرمانبەرانی کە معاش وەرناگرن بتوان ئیشێکی کە بکەن بتوان بەڵام ئێمە ناتوانین ئیشی کە بکەین هەمووی نەخۆشە هەمووی پێویستی بەیانمەتیەیە لە وڵاتان لەگەڵ ئەوە ئێمە کە خانەنشینەکرین نیوەی معاشەکەمان نەیرێتێ خانەنشین چۆن خەدر لێ نەکراوە من کە خانەنشین کرام ملیۆنێک و 415,000 وەرەگرت کە خانەنشین کرام 774,000 بۆ دەرچوو کە خانەنشینە کرێم و مۆزەف لە وڵاتی ئێمە هیچ مخەسەساتێکی بۆ حساب ناکرێ مخەساتی ژومناڵی بۆ حساب ناکرێ باشە کە تەقاوت دەبێ و ژومناڵی چی لێ فڕێاتە دەریاوە مخەساتی مهنەی شەهادەی بۆ حساب ناکرێ نیو بە نیو لەگەڵ ئەوەشە هەموو مانگێک لە سا حەفە لە معاشەکەمان بڕاوە لە سا حەوت لە معاشەکەمان بڕاوە بۆ سندوقی تەقاعودی خراوەتە سنووقی تەقاعودیەوە ئێمە پارەی سنووقی تەقاعودی پارەی خۆمان هەبووە نازانین چی لاتەوە پارەیە ئەو پارێژ نەماوە فەوتاوە یعنی ئەبوایە ئێمە لە هەموو کەسێ زیاتر لە پێش هەموو کەسێکەوەی موچەمان وگرتەیە چونکەمە پارەی لێبڕاوی کۆمەڵکراوی خۆمانمان هەیە کە چەند ساڵانی تەمەنمان لێمان بڕاوە بەشێک لەو خانەنشینانەی کە قسەیان بۆمان کرد دەڵێن تەنانەت قسەکردنیش هیچ سوودێکی نەماوە چونکە ئەگەر حکومەت گوێی هەبووە ئەیبینی کە ژیانی خەڵک لە چەند ناڕەحەتیە ئێستا ژیانتان بۆ نییە دایکە وەڵا ژیانمانی ئەوە تاتێم بۆ مەعاشی کوڕەکەمە کە کوتکوتیان کرد کە زادانێکە کوتکوتی کرد بۆچی نامدەنی بۆ پێتی نادەن هەڵێن چی ێژێ نهاتوە ێژێ نهاتوە ئێتەش پارەی کرێکی چارەکەم نییە بە قورعان پێی بیدەمە خێرە من لە ڕێی خوات پارەکەیدا ئەبووریەمەوە بە قوربان نەخۆشیشی لەگەڵ ئەرێ وەڵڵا نەخۆشیەک مادەتەکە ببووریەمەوە شەو ڕۆژێ بەرملاتە تۆ هاتیتە دەرەوە موچەکەیان پێ نەدای نە بەخوا هیچیان نەداوەتی هیچیان نەداوەتی ڕەوایە تۆ بەم سەری سپیوە بەم نەخۆشیەوە دوای موچەیە کەویکەی ساڵی ڕابردووە موچەیەکی چی بکەم چی بکەم وەکوێ یارەکەیشم دەست ناکەی خەریک دوای ئەوەنە ساڵە لە کوردایەتی و خەبات و ڕاپەڕین ئەنجامدان ئەمە حاڵی ئەم خەڵکەیە کە لێرەدا خەڵک گیرۆدەیە بەدەستیەوە ئەمدایە نزیکەی سێ کاتژمێر چاڕوانی ئەوەی کردووەکە موچەیەک وەربگرێ موچەی خانەنشینیە موچەی مانگی سەی ساڵی ڕابردووە بەڵام دوای سێ کاتژمێر لە چاڕوانی تەنانەت ئەو موچەیەشیان پێی نەداوە وەڵا ژیانمانی ئەوە تاتێم بۆ مەعاشی کوڕەکەمە کە کوتکوتیان کرد کە زادانێکە کوتکوتی کرد بۆچی نامدەنی پارەی لێبڕاوی کۆمەڵکراوی خۆمانمان هەیە کە چەند ساڵانی تەمەنمان لێمان بڕاوە کوڕەمان شەقیان لە کەمەندامدا پار لە بەردەم پەرلەمانە کە من لە کاتی خۆیان بماتەوە هێنە موچی من پێنجیوانیەکەم بوێ ئەنێمە ڕاستە دیموکراتی ئاوایە ملت ئاوا بەخێکردن ئاوایە حتى ضريبة لسر روشنا كسو اخلاوة تسر إلا ضريبة نبي هواك ورقري أجر حموي ضريبة يهدي تو دنگی بچه ناتوانێ واز بێنێ سوکی واز بێنێ و میلەتە پاشە ڕۆژ دادگاییەکە بە 4 مانگ خەڵکی شارەکەین هەر ئەوە نییە عەرەبانەیە بگرم هیچ شێلم بفرۆشم لەمە دو شێلم ئەفرۆشم بۆ حیابردننی مەزوولەکان باوەڕکە لێرەیە لەم وڵاتەیە لەدایک بووم حەزی شەکەم لەم وڵاتەیە بمرم بەڵام بەخوا حەزەکەم ئەوانەی ئاوا ئەشکەنجەمانیان یەک بە یەک پێش من بمرن و پێش ئەم خەڵکە و ئەم برادەرانە بمرن بە 4 مانگ خەڵکی شارەکەین هەر ئەوە نییە عەرەبانەیە بگرم هیچ شێلم بفرۆشم لەمە دو شێلم ئەفرۆشم بۆ حیابردننی مەزوولەکان باوەڕکە ئەمە نەبێ پارەی زۆر بێپارین هەر زۆر عیبە بۆ ئەوان مەعاشەکەی من بە 6 مانگ هیچ سەرمێزێکی ئەوانە یەک سەرمێز کە دانیشن دەمەتەقەیەکەن لەگەڵ یەکەوە خەرجیەکەن
وكي حالم عالمي تاعي خوا حقي أنت قاعدان يعني بكاتو خوايا من هربو خوا دعاكم هلا خوا دعاء عندكم من خوا فوتين من خوم شكرا ما نينو كم براو قاتكم براو تو نينو قاتم براو تو بس بتمام إن شاء الله عرباني بكرم شيلم بفروشم نبرد كي سلام شو دندار بي جناقي دنا جناقي أره والله لك يا هاتي بون خوشيا والله بيانو جرا أره والله بيانو بس إيش ممكن ياكل الجيش خلق مخلق قضية زاني شيء قضية 2000 خذ يساوي هر واحد كده فلان عقل ماشي يعني وختاء امان يجيب والله ختاء امان ختاء شيء ها ختاء شيء ختاء حكم التكيف ختاء حكم كاك ختاء مدير مين مدير ختاء كريمك مساعدك مشكلة خويا انا تعرف هو مش زي اللي برشي او شغاليت لو شيء اللي نزيك دنا بيتو دنا ما ممكن ما حد تيجي بينا تعودينا جاو تشرب في بدنغانا كل باب انجمري بكي ولا كي وتشاوري والله اللي بلمت سيل ساعات تقريبا هشتني وما تشاوري امي استاذ سلمان قلت قال بمكي وبمبوشانا فقرات مقاس ميشي اما معاش انا راحتني شو انا راحتني ما والله انك استكيني يشتكي دانشي ان جاش نجول امي دومي كبي بوستي أم عاشش كجواني كمان هرماني مزوج حباد وما قلت ياكل وما قلت أما ورقني سي أي خبو خوان بربي مناكي لا برخوان بربي مناكي هم خوانيين بسيارو بفيلو ومن على كان إنه بو خارج وبو رابطني شو لما الطيارة كانوا كانوا يدورنوا إيش أواكن أو دسم داخل كم بو أوان بو الدنيا بني مبين مرنا كم أروح سورة كم نرى كم دوس عادي كأخو حافظ بلان بيجي نتخوا